هاوشێوەی ساڵانی ڕابردوو لە کۆتاییەکانی مانجیدا بە دیاریکراوی لە 27 مانگ و ڕۆژی هەینی مارەسۆنی نێودەوڵەتی هەولێر ئەنجام دەدرێت. بۆ ئەم ساڵ سێ ماوەی ڕاکردن دیاریکراوە. 2 کیلۆمەتری ڕاکردنی خۆشیە و خەڵات و براوەی تێدا نیە. ڕاکردنی 12 کیلۆمەتری پێش بڕچێ و خەڵات و مەدالیای تێدایە. 42 کیلۆمەتریش مارەسۆنی تەواو و خەڵاتی گرانبەهای تێدایە کەوا یەکەمەکە بڕی 1.5 ملیۆن دیناری عراقی وەردەگرێت. خۆ دەزانی بۆنەیەکی ساڵانەی گەورەی وەرزشیە هەموو ساڵ لە مانگی دە ئەنجام دەدرێتن. ئەم ساڵ خۆشبەختانە تا ئێستا چالاکیەکان بە شێوەیەکی ئامادەکاریەکان بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجام دەدرێتن و نێزیکەی تا ئێستا نێزیکەی سەروی 30,000 کەس ناوی خۆی تۆمار کردووە. بەڵام ئێمە پێشبینی دەکەین کە ئەم ژمارە هێشتان بەرز بیتەوە لەبەرەوەی ئەم لەم یەک درۆژە گروپمان زۆرە، گروپی قوتابخانەکانە، گروپی کەمپەکانن، گروپی شارەکان لە شارەکان کە بەشدار دەبن و لە ڕووی نێودەوڵەتیەوە ژمارەیەکی زۆری بەرچاوی ڕاکەری نێودەوڵەتی ناوی خۆیان تۆمار کردووە و بەشدار دەبن تایبەت دێن بەشداری ڕاکردنی 42 کیلۆمەتر دەکەن کە خۆت دەزانیەوە ئەم 42 کیلۆمەترە تەنها لە هەموو عێراق تەنها لە شاری هەولێر ئەنجام دەدرێتن و ئینشاءالله ساڵ بە ساڵ بەرەو باشتر دەڕواتن. سەر و 3,000 ئارەزومەند ناوی خۆیان بۆ ڕاکردنەکانی مارەسۆنەکە تۆمار کردووە و سەردانی ئەو شوێنە دەکەن کەوا ژمارە و درێسی تایبەت بە مارەسۆنی لێدا بەش دەکرێت تاوەکو توانای خۆیان تاقی بکەنەوە. ئێمە نوێنەری پارێزگای واستین لە مارەسۆنی 42 کیلۆمەتری بەشدار دەبین. من پێشتر پلەی دووەم و سێم بەدەستێناوە. دووەمی مارەسۆنی بیلاڕوسیا بوومە. لە مارەسۆنی ئەڵترا لە 52 کیلۆمەتری پلەی دووەم بەدەستێنا لە 2017. سوپاس بۆخوا بۆ ڕۆژی هەینی ئامادەکاریمان بۆ یەکەمەکان کردووە. یەکەم پشت بەخوا. ئەنجام و دەستکەوتمان هەیە. ئێمە ئامادەین بۆ مارەسۆنی نێودەوڵەتی هەولێر بۆ بەدەستێنانی یەکێک لە پلەکانی پێشەوە. شانازی ئەومان پێدراوە بەشدار بین لەم مارەسۆنە. زۆربەی ڕکابەرەکانمان ئامادەکاری باشیان کردووە، بەڵام ئەوەی باشتر دەرکەوێت لە کۆتایی براوە دەبێت. مارەسۆنی نێودەوڵەتی هەولێر ڕۆژی هەینی بەڕێوە دەچێت. خاڵی دەستپێک لەسەر شەقامی 40 مەتری و لە بەردەم هوتێل دیڤان دەبێت. ڕاکردنی 42 کیلۆمەتری مارەسۆنی تەواو کاتژمێر 8 دەست پێ دەکات. ڕاکردنەکانی 2 کیلۆمەتری و 12 کیلۆمەتری کاتژمێر 9 بەیانی دەست پێ دەکات. خاوەنی پلەی یەکەم تا پێنجەمی هەردوو ڕاکردنی 12 کیلۆمەتری و 42 کیلۆمەتری خەڵاتی دارایی وەردەگرن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.